بینەرانی بەڕێز سلااوان لەبێت یەکێک لە پرسە هەستیارەکانی پەیوەست بە دۆخی کورد لە کوردستانی تورکیا و چارەسەکردنی ئەو پرسە بریتی بوو لە دەرکەوتنی پارتی داد و گەشەپێدان لە گۆڕەپانی سیاسی تورکیادا. پاش تێپەڕبوونی نزیکی 10 ساڵ بەسەر دەرکەوتنی ئەم پارتەدا و کۆمەڵێک ڕووداوی سیاسی نوێ لە کوردستان و ناوچەکەدا کۆمەڵێک پرسی گرنگ سەبارەت بەم بابەتە دێتە ئاراوە. ئێمە پرسین ئەم پارتە درێژکراوەی مۆدێلی کەمالیزمە لە ژیانی سیاسی تورکیادا یان مش دەبەخشی سەردەمێکی نوێ و دیموکراتیزەکردنی تورکیا و چارەسەکردنی پرسی کووردا. ئەوەی ڕۆڵی هەبووە لە چارەسەندەکردنی پرسی کورد لەژێر دۆخ و دەسەڵاتی ئەم پارتەدا ئەو ڕۆحاداجی کرانەیە کە لە ناو زوربەی پارتە سیاسی و نەتەوەیەکانی تورکیادا هەیە یان تێنەگەشتن و مامەڵە نەکردنی نەگونجاوی کورد لەگەڵ ئەو هەلومەرجە سیاسیە تازانەی کە لە ناوچەکەی هاتۆتە ئاراوە. باڵا دەستبوونی دام و دەستگای سەرباسی بەسەر ژیانی سیاسی تورکیادا چ کاریگەرێکی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ مەسەلەی نەتەوایەتی کورد لە کوردستانی تورکیا. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و هەموو پرس و بابەتەکانی پەیوەست بەم تەوەرەوە میوانداری هەریەک لە بەڕێزان ئەبوو بەکر عەلی سیاسەتمەدار و نووسار و هەروەها دیار غەریب سکرتێری پارتی چارەسەری دیموکراتی کوردستانمان کردو و بەخێراتنی هەموو لایەکەم. کاک ئەبوو بەکر لە بەڕێستەوە دەست پێەکەم. بەر لە 10 ساڵ لەمەوە پێش ئەم پارتی داد و گەشەپێدان لە گۆڕەپانی سیاسی تورکیا هاتە ئاراوە و ئەم پارتە کۆمەڵێک مژدەی گرنگی ڕاگەیان وە گەلێک لە چاودێریش پیان وە بوو ئەم پارتە دەتوانێت دەرگای تازە بەڕۆی ژیانی دیموکراسی تورکیا و چارەسەکردنی پرسی کووردا بکاتەوە بە تایبەتی لە ناو کووردا دەنگدانەوەیکی زۆری هەبوو لەبەرەوەی کێشەی کورد کێشێکی گرفتار و قوڵ و ئەوانەیە لە تورکیایە. بەڵام هەندێک خەڵکی دیکەش پێیوا بوو ئەم پارتە هەر دیوێکی دیکەی کەمالیزمە دیوێکی دیکەی فاشیزمی نەتەوەیە لە تورکیا. من حەزەکەم بۆ چووی تۆ بزانم ئایا ئەم پارتە درێژکراوەی پارتە نەتەوە پەرستەکان و فاشیزمەکانی تورکیایە یا ئومێد بەخشێکی تازەیە بۆ سەردەمێکی تازە لە تورکیا و لە ناو کێشەی کووردا. بەڵێ سەرەتا پیرۆزبایی جەژنی ڕەمەزانەکەم لە بینەرانی NRT لە گەلی خۆمان بە تایبەتی لە گەلی کورد لە باکووری کوردستان پیرۆزبایەکی تایبەتیش بۆ گەریلاکان لە قەندیل و هەموو ئەو شوێنانەی خەباتی لەکەن. من پێم وایە پارتی داد و گەشەپێدان ڕووێکی تری کەمالیزم نییە. دیارە هەر لە سەرەتاوە کۆمەڵێ بەدگومانی بەرامبەر پارتی داد و گەشەپێدان هەبوو کە ئەمە ڕووێکی تری کەمالیزمە. پێم وایە پارتی داد و گەشەپێدان ئاماژەیە بە دابڕان لەگەڵ کولتوری کەمالیزمە ڕەوایەتی خۆی لە دەرەوەی کەمالیزمەوە بەرەمبهێنێ ئەگەر چی لە ناو ئەو دام و دەستگا و دەوڵەتەیە چالاکی سیاسی ئەنوێنە و ممارەسی سیاسەتەکە و دەسەڵاتی بەدەستەوەیەوە کە لە ڕووی مێژوویەوە کەمالیزم بەرەمێناوە. بەڵام ئێمە هەمووە زانین کە ئەو پارتە لە مێژووی خۆیان چەندی جار هەڵوەشاوەتەوە. کەمالیزم لە گەشەکردنی مێژووی خۆیان هەمیشە دژی دوو ناسنامە بووە، ناسنامەی ئیسلامی لەگەڵ ناسنامەی کوردی. دایم سەرکەوتنی کەمالیزم باڵەدەستی و ئایدۆلۆژیا ئاماژە بۆ بە پەراوێزکەوتنی ئەو دووە. سەرکەوتنی پارتی داد و گەشەپێدان بەو جۆرە ئاماژەیە بە تێکشکاندنی سیاسەتەکانی ئایدۆلۆژیای کەمالیزم لە پەراوێز خستنی هاویە ئیسلامی کۆمەلگایە. بەڵام ئەم پارتە بمانە بڵین بە تەواوەتی لە ناو کولتوری کەمالیزم و ئەو کۆت و بەندانەی لەسەر ئاستی یاسا و دامەزراوە و سیاست و کولتور و خوێندن و ئەکادیمیا 80 ساڵی کەمالیزم دروستی کردو ئەم پارتە توانیوێتی هەمووی بێتە دەرەوە بە دڵنیاوە نەیتوانیوە لە هەموو ئەو شانە بێتە دەرەوە. ئەم پارتە هەنگاوێکی ناو بۆ پێشەوە چاوێکی لەسەر هێزە تەقلیدیەکانی ناو تورکیا بۆ لەسەر سوپا بووە مجاملەی ئەوانی کردووە ناچار بۆ لە هەندی هەنگاوی خۆیان هەنە جار پاشەکشە بکە یا هەندی هەنگاوەکان بە سیستر بنێ بەڵام لە هەندێک شوێنی تریشە بە جورئەت هەنگاوی ناوە. ئەم پارتە ئێستا لە نیوە ڕێگایە بۆ تەواوکردنی بەشتە مۆدێلێکی جیای لە تورکیا بەڵام مۆدێلێکی جیانێ لەو دەوڵەتی کە لە تورکیا دروست بووە ئەوان لە چوارچەوەی بەرژەوەندی یعنی نەتەوەی تورکیا بیرەکەنەوە بەڵام بە دڵنیاییەوە یعنی ئاماژەیە بە تێپەڕاندنی کەمالیژم لانی کەم لە بەرگە تەقلیدیەکەیە ئاماژەیە بە عقلێکی نوێ لە سیاستکردن لە ڕوانینە دەوروبەر لە ڕوانینە کێشەکانی تورکیا بەڵام ئەم عقلە ئەم پرۆژێ ئەم تێڕەونە نوێیە هێشتا بە تەواوەتی لە تورکیا جێگای خۆی نەگرتووە لە نیوەی ڕێگای. بەڵێ کاک ئەبوو بەکر ئەوەی کە ئێمە لە هەڵوەستی ئەم پارتەیە بینیمان بەتابەت سەبارەت بە کێشەی کورد لە کوردستانی تورکیا ئەومان پێڵێکە ئەوەی پارتی داد و گەشەپێدان لە
کەمالیزم و لە پارتە نەتەوە پەرستەکان جیاکاتەوە ئوسلوبی مامەڵەکردێتی لەگەڵ کێشەی کورد نەک بە ئاڕاستی چارەسەکەدا بەڵکو بەکارهێنانی ئەو میکانیزمانەیە کە بۆ پاکتاوکردن هەیەی لە سەردەمی ئەم پارتەیە مۆڵەت لە پەرلەماوە گیرا بۆ ئەوەی کە بە درێژایی ساڵێک سوپا مافی لەشکردکێشی هەبێ بۆ سەر کوردستان و ئەو ڕوبڕبوونەوە سەربازیانەی دژی پەکەکە و دژی هەرێمی کوردستانی عێراقیش لە سەردەمی ئەم پارتەیە بووە مەگەر لە سەردەمی بۆڵد ئەجەوید و پارتە نەتەوە پەرستەکانی تری تورکیا بوو بێ ئەمە ئەم ناوەڕۆکە ئەومان پێناڵێک کە ئەم پارتە تەنها ئالێتەکان ئەگۆڕێ بۆ پاکتاوکردنی کورد. نا بە بڕای من شتەکە بۆ جۆرە نییە دیارە ڕاستە ئەو قسانی جەناب تەڵێ ڕاستە لە سەردەمی پارتی دادی گەشە پێدانە لەشکرکێشی هەبوو بۆ سەر سنوورەکانی کوردستان مۆڵەت وەرگرتن بۆ لە پەرلەمان بەس بیرمان نەچێ ئەبێ ئەوە لە چوارچێەوەی ئەو ململانەیە تێبگەین کە لە نێوان پارتی دادی گەشە پێدان و سوپایە هەبوو سوپا فشارێکن لە حکوومەت کە لەگەڵ چارەسەری سەربازیا بوو ئەوەندێ مناگام لێ بێ و لەو کاتەیە کە خوێندنەوەکان بێ ئەم ئەکەپەکان مەجالیاندا بە سوپا فەڕمون بڕۆن شانسی چارەسەری سەربازی لەسەر سنوورەکانی زاب و ئەوەنە تاقیکەنەوە و تووشش کەستێکی گەورە بوو سوپا بۆی ئەکەپە بیسەلمێنن کە چارەسەری سەربازی ناتوانێت چارەسەری ئەم کێشەیە بکە ئەم کێشەیە سیاسیە ئەبێت چارەسەری کێشەی بۆ بدەێتر ئەم کێشەیە کێشەی ناسنامی نەتەوەیە کە لە ناو تورکایە ڕاست ئەمە بڵێ ئێمە بڕام وابێت کە ئەکەپە پرۆژەیەکی تێر و تەسەری لایە بۆ چارەسەری کێشەی کورد نەخێر پێم وانێ پرۆژەیەکی تێر و تەسەری لایە بەڵام گرنگەوەیە ئەکەپە اعترافی بە ناسنامی کوردی کردووە بە کێشەی کورد کردو لە کوردستانی تورکیا ئەکەپە کۆمەڵێ بەرژەوەندی خۆی هەیە لە کرانەوە بە قازانجی ئەو تەوەژمەی خۆی لەبەر خاتری کورد نا بەڵام سەرنجام ئەڕژێتەوە قازانجی پەرەدان بە خەباتی مەدەنی خوازانەی خەڵکی کوردستان بۆ بەرەو پێشبردی ئەو خەباتی خۆی و یعنی بەدەستێنانی دەستکەوتی زۆرتر لە زۆر سپاس کاکە بۆ بکرد کاک دیار حەزەکەم تێگەشتنی تۆ بزان بۆ پارتی داد و گەشە پێدان ئەم پارتە لە کوردستانە لە سەرای دەست بەکاربوون و هاتنە سەر حکومڕانی تورکیا و گفتوگۆی زۆری بۆ دای خۆیانەوەی چێک لە بۆ چوونەکانەوە بوو و کاک ئەبوو بکریش باسی کرد کە دابڕانێک دروستەکە لە بینی خۆی و کەمالیزمەوە دەستپێکردی سەردەمێکی تازێ و پێی ئەو هەلو مەرجانی کە بۆ یەکگونجێ هەوڵەیە دانە بەدانە ڕێکشەکانی کەمالیزم لە ناو ژیانی سیاسی و لە ناو ژیانی مەدەنی تورکیاە هەڵ بکێشەوە ئەمەش ئاسۆ بۆ چارەسەری پرسی کوورد دەکاتەوە. بەڵێ زۆر سوپاس منش سەرەتا جژنی ڕەمەزان لە گەلی کورد بە تایبەتی و مسلمانانی دنیا پیرۆزەکەم حەزمەکەرم جژنەمان لە خۆشییا بکردایە بەڵام جێی داخە بە بۆنەی هێرشەکانی سوپای تورکیاوە بەشێکی زۆری گەلی ئەمە ئێستا لە مانگرتنایەوە گەلێک کەمپین هەیە بۆی کە جەژن نەکرێ لەبەرەوە لە کاتێکە هەم جەژن لە گەلی کورد و مسلمانان پیرۆزەکەم حەزەکەم ئەوەیش بڵێم کە پشتیوانی ئەو کەمپینانەکەین کە لە بەرامبەر هێرشەکانی تورکیا و لە بەرامبەر ئەو کۆکوژەی کە سوپای تورکیا کردی لە قەندی و کورتەکە پێش نزیکی دەڕۆژ سەبارەت بە پارتی داد و گەشە پێدان من حەزەکەم هەندێک لایەنگرانە قسە ناکەین بێگومان بۆی کە تۆ بتانی هەر شتێک شرۆڤە بکەی لێکۆڵینەوەی لەسەر بکەی پێویستەکە یەک بەرنامەی ئەو سیر بکەی دووەمیش کردارەکانی سیر بکەی. پارتی داد و گەشە پێدان لە ساڵی 2001 کە دروست بوو وەکو پرۆژەیەکی نوێ خۆی پیشاندا کە ئەوێ لە تورکیا شتێکی نوێ بێنێتە دی چونکی وەک خۆمان نەزانین لە ساڵی هەشتاکانە و نەوەتەکانە تورکیا لە قەیرانێکی سیاسی گەورەش پارتە چەپەکان پارتە دیموکراتەکان ئەمانە نەیانتوانی ئیدارەی سیاسی تورکیا بە تەواوی بکەن کێشەکانی تورکیا چارەسەر بکەن وە سوپایش لە ڕێی ئینقلابی ساڵی 1970 ویستی سنوور بۆ ئەو بە تێڕوانینی خۆیان بە تێڕوانینی خۆیان ویستی سنوور بۆ ئەو وەکەڵەن پاشاگەردیانە دابنن بە تێڕوانینی خۆیان ببووراگە بچێتە سەر ئەسلی پرسیارەکەی من پارتی داد و گەشە پێدان قۆناغێکی دابڕان دەستپێکردنی سەردەمێکی تازەیە لە کەمالیزم و بانگەشەی ئەوان بۆ ئەمە هەیە من دێمە سەر پرسیارەکە داخر تۆ ناتوانی بەبێ لێکۆڵینەوە لە مێژوو تۆ شتێکی ئەمڕۆ باش تەحلیل بکەیت ینی وەک کاگە بەکریشتی پارتی داد و گەشە پێدان لەناو ئەو کولتورەوە دەرکەوتووە لەناو کولتورەوە دەرکەوتووە لەبەرەوە ئەبێت تەحلیلێکی ڕاست بۆ ئەو کولتورە بکەین. پارتی داد و گەشە پێدان لە سەرەتای دروستبوونیا بانگەشەی ئەوەی کرد کە ئەوەیەوێ لە تورکیا گۆڕانکاری بکە ئەوەیەوێ چارەسەری ئەو کێشانە بکە کە لە تورکیا بە هەڵواسراوی ماونەتەوە
کێشەی سەرەکی تورکیاش ینی کێشەی ئابوووریانەیە گەلێک کێشەی تریانەیە بەڵام دوو کێشەیە لە تورکیا کێشەی گرنگن یەکەم نکۆڵیکردنە لە دینی ئیسلام لە بنناوی ئەلمانیەتە دومیش نکۆڵیکردنە لە گێلان لە بنناوی نەژاد پەرستیە. پارتی دادوگەشەپێدان لە ڕوانگەی دینیەکی نوێ یا لە ڕوانگەیەکی لیبرالانە بۆ دین خواستی هەم مەسلەی دینی تێپەڕ بکە ئەو تێگە کلاسیکیە کەمالیە تێپەڕ بکە کە لە تورکیا هەیە و لە لایەکی تریشەوە ئەو پەیامێشی دا بە خەڵکی کوردستان کە ئێمە مەسلەی کوردیش تێپەڕک بەڵام دوای 10 ساڵ تێپەڕبوون بەس ئەم بانگەشانەیە ئەگەر ئەمانەی کردووەیاندا بەڵێ منیش مەبەستمەوەی ئەگەر ئێمە نزیکی 10 ساڵ بەسەر دامەزراندنی پارتی دادوگەشەپێدان ئاڕوە نزیکی 2 مانگ بەسەر 9 ساڵ کەم 2 مانگ بەسەر دەسەڵاتی پارتی دادوگەشەپێدان ئاڕوە ئەگەر ئێمە ماوەیە باش تحلیل بکەین دەتوانین بڵێن لە ماوەی دروستبوونی پارتی دادوگەشەپێدان هەتاوەکو ئێستا و لەو کاتێککە لە دەسڵاتە هەتاوەکو ئێستا نەیتوانیوە ئەم بانگەشەیە لە بواری کردداریە جێبەجێ بکە. ئیدی ئەمە لەوانەیە هەندێک کەس پیان وابێ ئێوێ جێبەجێ بکە بەڵام ڕێگری زۆرن بەتێڕوانی هەنگاوی بنچینینەوە بۆ نمونە بوونی پەخشی تەلەڤیزیۆنی کوردی تەرەتە شاش و ئازادکردنی زمانی کوردی لە دەرگاکانە گیراوەکانی کورد بە زمانی کوردی قساکەن ئەمان هەنگاوی گرنگنین بە ئاراستەی کرانەوە. بڵێ ئەنی ئێمە بێت ئەو پێشکەوتنانی کە لە دنیا دروست بوون لە کوردستانی شاد دروست بوون ئەوانیش لە بەرچاو بگرین. ئەگەر بێت و ئێمە و پێشکەوتنانی کە لە دنیا دروست بوون لە کوردستانی شاد دروست بوون لە بەرچاویان نەگرینەوە کاتە ئێمە تێکۆشانی گەلی کورد لە باکووری کوردستانە بێئەهمیەتەکەین بێنرخ سەیریەکەین. ینی بەشێکی ئەو پێشکەوتنانە بەشێکی زۆری ئەو پێشکەوتنانە لە ئەنجامی ئەو تێکۆشانە مەدەنیە سیاسیە کە گەلی کورد لە باکووری کوردستانە کردوێتی. پارتی دادوگەشەپێدانیش نەبووە هەر پارتێکی تر بووە دوای 30 ساڵ تێکۆشان لە باکووری کوردستانە و بەرخۆدان مەجبور بوو هەنێکەن گاو بنێ. خەڵکی کورد لە باکووری کوردستان ئەوەندەی کە من ئاگادارم و چاودێری باکووری کوردستان و ئەنگاوەکانی کورد و پارتی دادوگەشەپێدانەکەین بە گوێرە و بانگەشانی کە پارتی دادوگەشەپێدان کردی خەڵکی کورد زۆر لەوە زیاتریان چاوەڕێ بوو. ینی تەلەڤیزیۆنی کوردی کراوەتەوە ڕاستە بەڵام هەتاوەکو ئێستا یاسایەک لە تورکیا نییە بۆ تەلەڤیزیۆنی کوردی بۆ ڕاگەیاندنی کوردی بە بڕیار کراوەتەوە ئەمە جیاوازە تۆ شتێک بە بڕیارێکی حکومی بکەیتەوە جیاوازە تۆ یاسایەک بۆ ئەمە دەربکەی. ئێستایش لە یاسای دەوڵەتی تورکیا یاساکانیا یاسایەکی بەو ڕەنگە نییە کە ڕێ بدا زمانی کوردی وەکو زمانێک بۆ ڕاگەیاندن بۆ پەروەردە بەکاربێنێ. ئەمە کێشەیە کە لەوانەیە جەنابتان زۆر جار بینی بێتان ئەحمەد تورکوانە لە تەرەتە سێ کە زمانی ڕسمی دەوڵەتە پەخشی دانیشتەکانی پەرلەمان بڵاوکاتەوە ئەحمەد تورک بە کوردی قسەی کرد یەکسەر پەخشەکەیان بڕی. بۆچی؟ چونکە لە یاسای تورکیا ئەمە قبول ناکرێ زمانی کوردی وەکو زمانێکی ڕسمی لە ڕاگەیانە بەکاربیێنرێ زمانی کوردی وەکو زمانێکی ڕسمی لە خوێندن و شتانە بەکاربێن. ئەمە یەکێکە لە داوا سەرەکیەکانی گەلی کورد بەڵام پارتی دادوگەشەپێدان ئەوە بەکەن ئەو دەستکەوتانی کە ئەو پارتە وەکو دەستکەوت باسێکەوە میدیاکانی نزیک لەو پارتە باسێکەن وەکو ئازادی کولتوری و ئازادی میدیای کوردی لە تورکیا بە شێوەیەک لە شێوەکان هەمووی مامەڵەکردنە لەگەڵ ڕای گشتی کوردی و بۆ هێورکردنەوەی ئەو هەستان و ئەو ڕوژانەتەوەیە کە لە کوردستانی تورکیا هەیە و باشترین بەڵگەشەوەیە کە ئەو بەرەو پەشتونانە هیچ فۆرمێکی دەستوری و یاسایی بنەڕەتی تورکیای بەخۆ نەبینیوە تەنها لە چوارچەوەی قەراری کارجێڕیا ماوەتەوە کە ئەوەش هەموو لە حەسەیەک ئەگەری بڕینی هەیە و هەموو لە حەزێک ئەگەری ئەوە هەیە کە کۆتایی پێبێت. یعنی ئەوە ڕاستە کە مەسەلەکە بۆ جۆرە ئێمە بە دڵنیایە ئەو شتانە کاتێ سەرەتا ببوورە پێشەوە قسە بکەم. خەڵکی کوردستان لە کوردستانی تورکیا گەلی ئێمە لە کوردستانی تورکیا نەگمافی ئەوەی هەیە بە پەروەردەی بە کوردی ینی
بە زمانی خۆی بخوێنێ پەروەردەی بە کوردی بێ یعنی میدیا ئازاد بێ کولتور ئازاد بێ قسەکردن ئازاد بێ بەڵکو مافی ئەوە هەیە مافی چاری خونووسنی خۆی دیاریکە یعنی قواری سەر بەخۆی خۆی دیاریکە ئێوە بمێنێتەوە لەگەڵ تورکیا یاخو نەمێنێتەوە لەگەڵ تورکیا ئێمە لەسەرم ئاستا پرەنسیپیە قسە ناکەین کە ئەمە مافێکی مسلەم و دیاریکرا و یعنی خوا پێدرا و دنیا پێدراوی هەر میلەتێکە لەم سەرزەویەیە ئێمە باسی کولتورەکەین ڕاستە کۆمەڵی هەنگاوی ناوە لە ڕوویسەوە هێشتا ئەو هەنگاوانە بە قانونی نەکراون بەڵام ئەمە گەڕێتەوە بۆچی ئەبێ دەستکاری یاسای بنچینەی ئەو وڵاتە بکرێ کە گیر و گرفتە هەر قورسەکە لە دەستوری ئەو وڵاتیایە بۆیە ئەکە پێش تەبیعی چەند جار هەوڵی داوە دەستکاری و دەستورە بکە نەیتوانێت لەبەرەوەی ڕێگریەک و بربەستێکی گەورەی پارتە تەقلیدی ئەلمانی و سکولۆرەکانەیە لە بەرامبەر گۆڕانی ئەو دەستایە لەبەر چی لە دەستورە ناسنامەی کوردی قەدەغە کراوە میدیا قسەکردن بە کوردی پەروەردە بە کوردی یعنی اعترافێک نییە بە هەویەی کوردی بە زمانی کوردی بەبوونی کورد لە تورکایە بۆی ئەگەر ئێمە بمانەیە گۆڕانێکی ڕیشەدار دروستکەین لە تورکیا گۆڕانەکان قانونی بن و گرنتیەکە بێ بۆ گەلی کوردستان و سەرەتای ڕێکەوتنێکی نوێ هەبێ لە نێوان پێکاتەکانی گەلی تورکایە بە تایبەتیش لە نێوان تورک و کوردە لە وڵاتەیە وەکو دوو پێکاتە سەرەکی لە وڵاتەیە ئەبێ ڕێکەوتنێکی سیاسی نوێ هەبێ ڕێکەوتنێکی کۆمەڵایەتی نوێ هەبێ ئەوە چی بەرجەستەیەەکە دەستورێکی مەدەنی نوێ بەرجەستەیەەکە ئەوەی کە ئێستا لە بەرنامەی پارتی داد و گەشەپێدانایە ئایا چەند ئەتوانێت وەڵامی خواستەکانی کورد باتەوە کورد چەند سەرکەوتۆ لە ئیدارەکردنی دۆسیەکانی لە ئەم کاتە حساسەیە ئەمە ئەمێنێتەوەی تا لە دەستورە ئەمورە ئەو گرنتیانە نەبێ بە دڵنیایەوە ئەو دەستکەوتانی هەن ئەو دەستکەوتانە ناتوان گرێویان لەسەر بەڵکە بەڵام ئەوەی ئێمە لە پارتی داد و گەشەپێدانمان بینیوە لەو گۆڕانکاری دەستورانی کە ئەوەیە کە بە هیچ شێوەیەک ناوی کورد لەو دەستورە نایەت و لەسەر ئەساسی ئەوە ئەو ڕاپرسی کە بۆ گۆڕانکاری لە دەستورا کرا کورد لە تورکیا مقاتعی ئەو ڕاپرسی کرد لەبەرەوەی لە ئەساس لە ئەو ڕاپرسیە ناوی کورد نایەنێ 20 ساڵە کورد خەباتەکە خەڵکی ئازادی خوازی تورکیا خەباتەکە بۆ گۆڕانکاری لە دەستورە اینجا ئێستا ئەمە بەرهەمەماتوو کە بەرهەمیش دێ ناوی کورد نایەنێ ئەمە چ ئومێدێک بە کورد دەبەخشێ یعنی ڕەنگە خەباتی ئیسلاحی و ڕیفۆرم خوازانە تۆ کە خەباتی مەدەنیت کرد کە توانای سەپاندنی ئەجێندەکانی خۆت نەبوو بەسەر لایانی بەرامبەرە تۆ هێزە چەکدارەکە نەیتوانانی ئەجێندەکانی بچەسپێنێت تۆ لە دۆخێکان نەبووی کۆمەلگای نەتۆڵاتی پشتیوانی گەورە لێ بکە لە دۆخێکان نەبووی خۆت بتوانانی هاوکێشەکان لە وڵاتەکەی خۆتە بە جۆرە لێ بکەی کە ئەجێندەکانی خۆت بکەی بە ئەنجێدای حکوومەت بە ناچاری حکوومەت ملکەشت بێ ئەبێ یعنی خەباتی ئیسلاح خوازانە بکەی خەباتی پلە بە پلە بکەی بە دوای هەڵپەیمانە بگەڕی لە چوارچەوەی ئەو وڵاتەیە بەشێ لەو گۆڕانکاریانی ڕاستە باسی کوردیتیانە بۆ ئەو گۆڕانکاریان ئەم حقیقەتە و کوردیش مافی خۆی مبارەسە کرد و بایکۆتی دەنگدانی کرد تەبیعی بە گۆڕانی بە هەندێ هەموارکردنی هەندێ مادە لە دەستوری تورکیا کە دیارە بەشێکی مەرجی ئەوروپیەکانە بۆی تورکیا ببێت بە ئەندامی ئەوروپیان و بەشێکە لەو چاکسازی و بەرەو دیموکراسی چوونە زیاتری لە تورکیاە بەڵام کۆمەڵە لەو قەید و بەندانەی کە ئەگەر پارتی داد و گەتە پێشان لە قازانجی خۆشی بیکە بۆ نمونە ئەگەر باسی ئەوە بێ دەسەڵاتی داوەری ئەو دەسەڵاتی هەڵوەشانەوەی حیزبەکانی نمێنێ بەم جۆرە ئێستا ئایا لە ڕووی مێژوویە و یەکێک لە قوربانەکان هەمیشە کورد نەبوون لە پاڵی ئیسلامیەکانە کە حیزبەکانی هەڵوەشا بێتەوە ئەگەر بێت و پێناسەمان بۆ ئێڕاب ئەگەر دەسەڵاتی سەربازی مەسەل بۆ نمونە پاشەکشەی پێ بکرێ ئایا لە بەرەنجامی کۆتاییە ئەمانە ڕاستەخۆ باسی کورد نین ناوی کوردیانتیان نەهاتوە لەبەر خاتری ئەوان نەکراوە بەس ئایا زەمینە واڵاتر ناکەن لە بەردەم تێکۆشانی کورد دەستی واڵاتر ناکەن بۆ خەبات بەڵام لە قۆناغێکی ترا بە دڵنیاوە تورکیا بە تەنیا من نابێ واز بێنێ ئەبێت دان بنێ بە ناسنامەی کوردیە ئەبێت لە دەستوریشا جێ بکاتەوە ئەگینا تورکیا نابێت چاوەڕوانی ئەوە بێت لە ڕۆژ لە ڕۆژات کێشەی کورد لە کوردستانی تورکیا چارەسەر. بەڵێ زۆر سپاس کاک دیار بەپێ ئەو بۆ چونانە بێت کە لەسەر پارتی داد و گەشەپێدان هەیە ئەوەی کە دوای کردووە کورد نەچێتە پێشەوە هەڵەی سیاسی بزوتنەوەی سیاسی کورد بووە لە تورکیا بۆ نمونە بکەکە ئێستاش بایەخێکی لە ڕادە بەدەر بە کوشتنی 8 سەربازی تورکیا هەیە لە کاتێکە تورکیا خاوەنی 1 ملیۆن سەربازە کوشتنی 8 سەرباز لە کۆی 1 ملیۆن سەرباز ئەتوانێت چی لە هاوکێشەی سیاسی کوردستانی تورکیا بگۆڕێ لە باتی ئەمە بیر لەوە بکاتەوە لە ناو پەرلەمان خەباتی سیاسی بکەوە بەمانایەکی تر کۆمەڵێک تاکتیکاتی تازە بۆ بەرەو پێشبردننی خەباتی کوردی بگێتە بەر. بەێ بە ڕای من وانە ینی کورد لە باکووری کوردستانە لە هەر پارچەیەکی تری کوردستان زیاتر گرنگی داوە بە خەباتی سیاسی و مەدەنی ئێمە تاریخی خۆمان سیر بکەین لە باشووری کوردستانە خەباتی پێشمەرگایەتیمان نەبوو لە سەردەمی خەباتی پێشمەرگایەتە هیچ خەباتێکی مەدەنی و سیاسیمان نەبووە یاوەتا مفاوەزاتمان کردو هاتوین لەگەڵ حکوومەتە دانیشتوین یاوەتا لە شاخ بووین
لێرە پراویزی خەباتی بەڵام سیاسی نەبووە بەڵام لە باکووری کوردستان لە باکووری کوردستان دیسانەوە هێمایەکە بۆ ئەوی کە داد و گەشەپێدان فەزایکی سیاسی وای دروست کردووە لە کورد دەتوانێت لە خەباتی مەدەنی بکات. فەزای سیاسی لە تورکیا پێش داد و گەشەپێدانیش هەبوو. کورد لە ساڵی 1970 خەباتی سیاسی و مەدەنی هەیە. پارتی هەب لە ساڵی 1970 دامەزرا. لە پێش پارتی داد و گەشەپێدانە 4 پارتی کوردی هەبوون کە خەباتیان کردووە، بەڵام وەک کاگە بەکروتی ماوە مە گیراون و لە سەردەمی پارتی داد و گەشەپێدانیشە 2 پارتی کوردی گیراوە. ئەمە ڕاستیەکی تورکیایە. کورد هەوڵی داوە لە ڕێی سیاست خەباتی پارتیەوە، خەباتی مەدەنیەوە، خەباتی ڕاگەیاندنیەوە زمینە بۆ خۆش بکات. لە ساڵی 92-93 کورد تاکلایەنە ئاگربەستی ڕاگەیاند و هەوڵی داوە بۆەوەی کە بە ئاشتی و بە دیالۆگ کێشە چارەسەرکە. ئەمە خۆشی نکۆڵی لەوە ناکەن کاک ئەبوو بەکە داخستنی 2 پارتی کوردی لە سەردەمی پارتی داد و گەشەپێدانە هێمایەک نیە بۆی کە ئەساسن ئەو پارتنیەتێکی باشین دیە نەخێر هیچ پەیوەندی بە پارتی داد و گەپێشەدان و تەبیعی ئێمە محامی پارتی داد و گەشەپێدانین بەس ئەمانەوێت وەکو چاودێرێ هیچ پەیوەندی بەوانەوە نییە، بەڵکو پەیوەندی بەو دەسەڵاتەوە هەیە کە دراوە بە دادگای باڵای ئەو وڵاتە کە دەستوری ئێستای وڵات پێداوە. هەر لەو کاتێک کە پارتە کوردیەکان هەڵۆشانەوە دۆسیەی هەڵۆشانەوەی پارتی داد و گەشەپێدان کە پارتی حکومڕانی وڵاتە خراە بەردەم ئەو دادگایە بەشێکیشی لەسەر ئەو هەنگاوە نەبوو کە ناوی بەرامبەر کێشەی کورد کە من لە نزیکەوە ئاگادار بووم فشارێکی وایان خستە سەر کە ئەگەر بێت و ئەو هەنگاوانە بەردەوام بێ چارەنووسی پارتەکە جارێکتر هەڵۆشانەوەی با لە حکوومەتی شابێ. لەبەرەوە ئەو پەیوەندی بە سیاسەتی ئەکەپەوەنی ئێمە بۆی شتەکان وەکو یەک تێبکەین بە پاشماوەی دەسەڵاتی هێزە کۆنەخوازە کەمالیزمەکانە کە هێشتا لە موسساتەکان و دام و دەستگاکانی ئەم وڵاتەیە ماون و دەستوری وڵات نەگۆڕاوە. من حەزەکەم وەک ڕوونکردنەوە من کاگە بەکر وەکو کەسێک و دۆستی خۆم سیرەکەم وەک نوێنەری پارتی داد و گەشەپێدان سیر ناکەمە و ئاساییە، بەڵام پارتی هەدەپ ڕاستە لەو چوارچێوە گیرا، بەڵام پارتی داهب لەو دەتەپە لەو چوارچێوان نەگیرە، چونکە پارتی دەتەپە پارگیرە لە کاتێکا بوو کە دادگای دەستوری کەوتە دەستی پارتی داد و گەشەپێدان. لە دوایەوەی کە لە ساڵی 2007 ململانەیەکی زۆر هەبوو بۆ ئەوەی کە سەرۆک کۆماری بدرێ بە ئاکەپە عەبدوڵڵا گول ببێ بە سەرۆک کۆمار. ئێوە بۆ خۆتان نەزانن کێشە دروست بوو، ئارتەش قبولی ناکرد، لەبەرەوە هەڵبژاردننی پێشوەختە کرا. کاتێ لە هەڵبژاردننی پێشوەختە جارێکی تر پارتی داد و گەشەپێدان سەرکەوت، ئەو کاتە ئارتەش و حیزبەکانی تریش مەجبور بوون چونکە بە دەنگ ئەمەی بەدەستێنە عەبدوڵڵا گول بوو بە سەرۆک کۆماری تورکیا. واتە لە مەرکەزە سەرەکیەکان ناوەندەکانی بڕیاری تورکیا کە حکوومەتە، پەرلەمانە، سەرۆک کۆمارە، میتە لەگەڵ سوپا، ئەمانە ناوەندی ئەساسی تورکیان. پێشتر ڕۆڵی سوپا زۆر بوو، حکوومەت زۆر شت بێ سوپانەیە توانی بیکە، پەرلەمان زۆر شت بێ سوپانەیە توانی بیکە، بەڵام یەکەم جار ئاک پارتی پەرلەمانی خستە دەستی خۆی، حکوومەتی دروست کرد. لە ساڵی 2007 کاتێک ئەو ململانێت چڕ بوویەوە و لە هەڵبژاردننی 2007 کە ئاک پارتی جارێکی تر سەرکەوتەوە، ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە دەستگای سەرۆک کۆماریش بگرێتە دەستخۆی. دەستگای سەرۆک کۆماری دەستگایەکی دەستگای سەرۆک کۆماری دەستگایەکی ڕەمزیە لە تورکیا، بەڵام ڕۆڵی هەیە لە تەعینکردنی حاکمەکانی مەحکەمەی دەستوریە. ئێستا یەکێ لەو مشکیلانەی کە ناوەندە کەمالیەکانی تورکیا لێ عاجزن گۆڕینی حاکمەکانی مەحکەمەی دەستوریە. ئێستا مەحکەمەی دەستوریش بەشی زۆری بوون بۆ حاکمانەی کە پارتی ئاکەپە تەعینی لەبەر ئەوە ڕاستە تا 2007 کاگە بەکرەوەیەتی ڕاستە، بەڵام لە داخستنی داواکاری گشتی تورکیا بە ژوێنێت دەقەیاسایە کۆنەکان ئەتوانێت داوای داخستنی هەر پارتێ بکە، ئەتوانێت بیکە، بەڵام ئەوەی کە بڕیار دەدا ئەوە دەستی محکەمەی دەستوریە ئەوەی کە بڕیارەدا ئەو حاکمانن کە زۆربیان ئێستا ئاکەپن. ئەمە کێشەیەکە. دێمەوە سەر ئەو بابەتەی کە جەنابەت باس کرد، ینی کورد گرنگی داوە بە خەباتی سیاسی و مەدەنی، بەڵام ئاستەنگی هەیە. ئاستەنگی ئێوە بۆ خۆتان نەزانن لە ساڵی 99 کورد جارێکی تر ئاگربەستی ڕاگەیان، هەتاوەکو 2004 بەردەوام بوو. 2004 بە دانوستاندن لە بینی ڕێخستنی مەدەنی کوردی و لەگەڵ پەکەکە و
چەندین جار لە ڕێی پارێزەرەکانیەوە ڕێبەری پەکەکە ئیشارەت بەوا کاڵێ داوایان لێکردم کە تۆ دەرفەتێک بدە بە ئێمە ئاگربەس با درێژ بێت و ئێمە کێشەکان حەلەکەین دەرفەت درا هەتا وەکو ساڵی 2006 بەڵام 2006 ئەوە بوو دەرکەوت کە لە ڕێگەی بۆ یاخکردنی سژنەوە هێرشێکەیە بۆ سەر کەسایەتی ئەو لە هەمان کاتە پارتی کوردی لە 2005 گیرە ئەو کاتە پارتی داد و گەشەپێدان حاکم بوو ئەمە بوو بەڕەخنە بۆ سەر پارتی داد و گەشەپێدان چونکە پارتی داد و گەشەپێدان لە هەڵبژاردننی پاییزی 2002 کە یەکەم هەڵبژاردن بوو پەیمانی دا بە کورد وتی من هەنگاوە نێم لە دوای هەڵبژاردن ئەو هەنگاوانەی وەک پێویست نەنا ئەمە هەنێک کوردی لێ سارد کردەوە لە 2004 کاڵبژاردننی شارەوانەکان بوو وتی من تەنیا پەرلەمانم لە دەستایە شارەوانیش هەبێ من نەتوانم هەنگاوی زیاتر بنێم بەڵام لە دوای هەڵبژاردننی شارەوانیش هەنگاوی وەک پێویست نەنا ئەمە ناڕەحەتی کوردی لا بەڵە زۆر سپاس کاک دیار کاک ئەبوو بەکە هەر قسێکە دەبێت لە سەقسەکانی کاک دیار ئەتوانی بڵێ بەس من پرسیارێکەکەم لەم شەوانەیە لە گەڕان بە دوای پارتی داد و گەشەپێدان و لێ دوانە سەرچەکانیان چاو پێکوتنێکی ئەردۆغانم بین ئەردۆغان لایچێک لە ڕۆژنامە ئیتالەکانە باس لە کاتی گرتنی عەبدوڵڵا ئۆجالانەکە ئەڵێ ئەگەر من ئەو کاتە لە دەسەڵاتدا بوومایە و پارتەکەی من لە دەسەڵاتدا بووە بێ دوو دڵی عەبدوڵڵا ئۆجالانم بە سزای لە سێدارەدان ئەگەیان لەبەرەوەی ئەو کاتە هێشتا سزای لە سێدارەدان لە تورکیا مابوو و قەدەغە نەکرابوو بەڵام ئەجەوید و کۆمەڵی لە پارتەکانی تر ئەمایان کرد ئەگەر ئەو کاتە لە سێدارە بدرێ ئێستا کێشەکە کۆتایی هاتبوو بەڵێ وەڵامی ئەو پرسیارم بیتەوە ناوەڕێکمان هەیە بینرانی بەڕێز ناوبرێکمان هەیە و دوای ئەم ناوبرە بەردەوامی لە پرۆگرامەکەمان.